یەک بابەتی تر هەیە زیرەکی دەستکرد ئێستا لە دنیا داباوە ئەم چات جی پی تی و چوزانم دیپسیک و کۆمەڵێک بابەتی تر خۆمانە مرۆڤ دروستی کردووە بۆ ئێمە ناومان ناوە زیرەکی دەستکرد ئایا مرۆڤ زیرەکتر نییە لەمانە بەڵانە کۆمەڵک بە پرسیاری تر دکتۆر نزار محەممەد ئەمین بەڕێزان پزیشکی پسپۆڕی نەخۆشە دەرونیەکان لە لامان میوانن ماشەڵا خۆی ئەمەنە زیرەکە فەرموو دکتۆرگیان دکتۆرگیان زۆر بەخێر دکتۆرگیان ئێوە باشن دووبارە بەخێر بۆچی من زیرەکترم لەلایەنە بەچی ئازانی نازانم ئەمە بیکەم بە خۆی دانی پیانەڵە من زیرەکترم چۆن نەزانین IQ تەستت بۆ بکەین IQ تەست هەر بەڕاستی شتێکەیە مەسەلەن مرۆڤ زیرەکی ئەڵێن پیاوانەی زیرەکی مرۆڤ بەڵێ یعنی ئەمە بەڕاستی زانستە وایە بەڵێ پیاوانەی زانستی زیرەکی مرۆڤ پێڵێن mental age و chronological age یعنی chronological age یعنی ئەو عمرەی خۆمانە ئێستا من 73 ساڵم ڕەنگە تۆ 40 ساڵ ڕەنگە لانەخان 12 ساڵ بێ یعنی تەمەنەکەی تەمەنە دقیقیشی لە دیاریکردنی تەمەنەوە بەڵام عمری بڵین عقلی مرۆڤەکە عمری هزری مرۆڤەکە هزرینە عقلی مرۆڤەکە یا ژیری مرۆڤەکە ئەو عمرە دابەشەکرێ لەسەر عمری حەقیقەکەی یعنی تەمەنی حەقیقەکەی اینجا زەربی 100 ئەکرێ نەتیجەکە پێڵێن IQ Intelligence Quotient چۆن دکتۆر وڵا باوە تۆ زەڕونکەینەوە بەڵێ بۆ نمونە من ئەگەر 40 ساڵ بووم هەر ئەگەری نایە 40 ساڵش من باش بۆ چوم زۆر باش اینجا ئەم 40 ساڵە خینە خوارەوە لەسەرەوەیش ئەو تێستانەی کە بۆ دەکەین ئەو اختیباران ئەو نمرانی کە بۆ دەکەین تەقسیمی عمرەکە تەقسیمی چلەکە نەتیجەی ئەوانە لەسەر چلەکە فیسەد دەرەکەوێت نەتیجە پێڵێن ئایکۆکەت ئەگەر 100 بێ یعنی تۆ باشی ئەگەر کەمتر بێ یعنی تۆزێک لە باشی کەمتری و ئەگەر زیاتریش بێ یعنی زیرەکیەکەت زۆرە لە طبیعی زیاترە دکتۆر ئەمە لامو تەمەنێکە کرێت ئەم بەڵێ تقریبا لە تەمەنی زۆر بچووکە ناکرێ بەڵام چەندێک گەورەتر بێ مناڵەکە بەڵێ ئەکرێ و جاران ئەمانوت سابتە یعنی با بڵێن ئەو ئاکیوە نەگۆڕە و طبعا ئەبێ بپرسین یعنی بۆچی هی ئاری ئەوە نێ و هیلانە ئەوە نەیە ئەوە هین دەوری تیابینێ وراسە واتە بۆ ماوەی دەورێکی گرنگی تیابینێ ئێستا علم هی تازە ئەڵێ طبعا وراثة بإنجليزي بيرن جينيتكس علمێکی تازە هەیە پێڵێن ئەپیجەنەتیکس واتە ئەو کاریگەریانەی کە تەسیر لەسەر حتا پێکاتە جینەکەی ئینسانیش ئەکا ئەو ژینگەی کە تایە ئەژی ئەگەر مرۆڤ لە ژینگەیەکی فەقیرا بژی فەقیر مەبەسم لە دەوڵەمەنی و فەقیری نییە یعنی مەسەرەن بڵێن تەلەڤزیۆنی تیانە بێ بیرکردنەوەی تیانە بێ گەیم و ئەو شتانەی تیانە بێ ئەوە حتا ئەگەر جیناتەکەی وابێ کە زیرەک بێ زیرەکەکەی دەرناکەوێ لە عینی وەختیشە ئەگەر لە ژینگەیەکی زۆر دەوڵەمە نابژی ڕەنگە ئەو تۆزە بڵێن توانایی کە هەیەی تۆزێک بەرزترش ببێتەوە لە ئەو حەدەی کە بۆی دانراوە بە وراسەکە باشە دکتۆر لە چ تەمەنێکا بۆ نمونە ئەوەنەی بەڕێستان ئەم تێستەتان ئەنجامدا بێ بۆ هاوڵاتیان لە چ تەمەنێکە کە ئیتر مێشک زۆر بە باشی کارەکات و ئەو کەسانەی کە بۆ نەم IQ تێستاکەن نمرەیەکی زۆر باش بەدەستێنن لە کۆتاییە خۆی هەر لە مناڵیەوە پێوەی دیارە هەر لە بچووکیەوە لە ڕۆزەوە دیارە بەڵام زۆربەی جار کە شخصەکە مرۆڤەکە چێتە قۆناغی سەرەتاییەوە 6 ساڵیەوە ئیتر دەرەکەوێت ئەبینی وەرگرتنی باش نییە بڵێن کاردانەوەکانی باش نییە ئیتر کە ئەو تێستەی بۆکەی بینی مەسەرەن کەمە اینجا بێگومان خۆی پۆلێ نەکرێ لە بینی 70 هەتا 100 ئەمە نۆرمەڵە بەڵام نۆرمەڵێکی کەم یعنی کەمتر لە زۆربەی خەڵک لە 100 بەرەو ژوور وەکووتمان لە زۆربەی خەڵک زیاترە لەبەرەوە لە مناڵیەوە لەو وەختا دەرکی پێەکەی کە چێتە مەکتەبەوە بۆچی چونکە بینی توانەکانی وەرگرتنی لە مامۆستاکە لە تەختەکە لەو شتانە کەمترە لە مناڵێکی تر
دکتۆر ینی زیرەکی مەرجە بیاتەوە ڕنگ باتەوە لە کەسێکە قسەیەکی جوانت گەروتە دەوەی کە توانای جۆگرتنی لە مامۆستاکە مەسەلەن زۆر خوێنکار هەیە شتەکە وەک خۆی وەرەگرێ لە مامۆستا وانەیە کە فێرێکی وە خۆی وەرەگرێ بەس ڕەنگە توانای دانەوەی نەبێ ئەم بابەتە یعنی ئەمە بۆکو مەرج دانرێ ڕەنگە لە وەرەقای پێی بڵێ ئەو بابەتی کە مامۆستا بۆی شەرح کردی لە وەرەقای بین و سەرەوەی هیچ کێشەی نەبێ بەڵام هەستێ بەزارێکی باسی بکە ئەم کێشەی بۆ دروست بێ ئەکرێ ئەمانە بە وەکو پێناسیتوانم بڵێم دەستی خۆش بێ ینی پرسیارێکی زۆر بەجێیە چونکە زیرەکی دابەشەکرێ بە چەند بەشێکەوە ینی زیرەکی لە وەرگرتنە لە پێدانە لە نووسینە لە بیرکردنەوەیە لە قسەکردنە لە کاری دەستیە لە ژیانی ڕۆژانەیە لە هەموو شتێکایە لەبەرەوە یعنی مەرج نییە یەکێک لە بەشێکە زیرەک بێ و توانای هەبێ لە بەشەکانی تریشە هەمان زیرەکی و توانای هەبێ ئەمە یەک لە هەمان کاتیشە مەرج نییە یەکێک لە بەشێک لە تواناکانی مرۆڤ ئەمە پێڵین توانەکانی مرۆڤ لە بەشێک لە توانەکانی مرۆڤ تۆزێک لاواز بێ ئەوە بڵێن ئەو کەسە دوو لە ڕووی حازریە دوو لە ڕووی جۆگەر گێلە یان تەمان وشەیەک هەیە ئێمە لە زانستی نەخۆشە دەرونیەکان بە کوردی بەکارێنین پێڵێن بیرکۆڵ بیرکۆڵ یعنی ئەو کەسانەی کە توانای زیرەکیان یا ژیریان کەمترە لە عامەتی خەڵکە بەگشتی اینجا ئەگەر یەکێک لە یەکێکیانە تۆزێک کەم بوو معنای ئەوە نییە ئەو کەسە بیرکۆڵە ئەمە لە مەکتەب ئەیان بینین تووشی کێشەیەکی گەورە ئەبن فەقیرانە بۆ نمونە لە شوێنێکی لە بەشێکی تایبەتی تواناکانە لاوازە ئیتر مامۆساکە ئەیشکێنێتەوە لە بەرخوێنکارەکانی ترا و قسەی ناشتینی پێڵێ و ناو ناتۆرەی لێ خۆشبەختانە لە هەندێک خوێندنگا بە تایبەت مامەڵە لەگەڵ ئەم کەسانەیە بەڵێ باش دکتۆر هەندێک ینی ڕێک ئەمێ کەیترەچی لە ناو خوێندنەوە حان و تاقیکردنەوەکان تەواو و هەر لەسەر زیرەکی مادام جارە هەر لەسەر توانای زیرەکی و ئەو مقیاس و پێوەرانین کە باسی زیرەکیەکەین هەندێک دایک و باوکەیە زەختێکی بێشومارە خاتە سەر مێشکی منداڵەکەی بەتایبەتی لە قۆناغی دوانزەیە ئەبێ دەرەجەی باش بێنی نمرەی باش بەدەست بێنی هەر بەڕاستی بە زەخت و فشار ئەتوانرێ کەسێک زیرەک بکرێ نەخێر خوای گەورە یعنی هەر لە هەموو کەسێک توانایەکی تایبەتی یاوەتێ فەرمێ لا یکەلیف الله نفسا إلا وسعها یعنی ناتوانیت تۆ فشار لە یەکێ بکەی ئەوەی کە تایەتی لەوە زیاتر بڵێن بەرهەم بێنێ یا بیدا بە تۆ لەبەرەوە بڵێن فشار هەڵەیەکی زۆر گەورەی بەدواوەیە من حاڵەتێک هەیە ئەوەی سە بە ڤیددیۆش بڵاوم کردوتەوە ئینشاڵڵای بینن لە یوتیوبە ناوم ناوە پەشێوی قۆناغی دوانزەی مەکتەب با بڵێن ئەویش ئەو کەسانن کە فشاری زۆریان لێکرێ بۆ ئەوەی دەرەجەی زۆر بێنن و ئەو توانانیان تیانە لەبەرەوە هەڵەیە هەر کەسە و توانای خۆی هەیە بەس لە عینی کاتیشە زۆر گرنگە ئەو کەسانەی کە زیرەکن بەڵام توانای زیرەکیەکانیان دەرنەکەوتووە ئەوە دەوری ڕۆڵی مامۆستا و مەکتەب و ماڵ و ئەوانە هەمووی وحتا بڵێن میدیا و ئەو شتانە لەوە دەرەکەوێ هاندان زۆر گرنگە چونکە زۆر کەس هەیە توانایان هەیە بەس لەبەرەوەی هاندان نەدراون توانەکانیان دەرنەکەوتووە ئەمیش ڕۆڵ ئەبینێ یعنی واتە هەم فشار زۆر خراپە بەڵام لە هەمان کاتیشە هاندان باشە هاندانش ئەنواعی هەیە یەکێک لەوانە پاداشکردنە مەسەلەن باشە دوکتۆر کاواتە پێمان بڵێ با بزانین هیچ جیاوازیەک هەیە لە نێوان ئەو کار و کردوانی کە مێشک ئەنجامیاد لەگەڵ زیرەکیە خۆی مێشک زۆر شت ئەنجامەدا یەکێک لەوانە مەسەلەن توانەکانێتی زیرەکیەکەیەتی اینجا وەکو وتم زیرەکیەکەش دابەشەکرێ جارانیان و تەنها دوو نەوعە دوایی بوو بە حەوت نەوع دوایی بوو بە نۆ نەوع اینجا هەر زانایەکی دەروونناسی یا دەروونزانی بە نەوعێک با بڵێن لێکۆڵینەی لەسەر کردووە و باسی ئەکا لەبەرەوە طبعاً ژیری یا بڵێن زیرەکی شتێکە و هزریش شتێکی
شتێکی ترە شێوازی بیرکردنەوەی شتێکی ترە لەبەرەوە مەرج نییە هەر کەسێک کە زۆر زیرەک بێت ئەوە هزرکردنەوەی یا بیرکردنەوەی زۆر باش بێ وەکو زیرەکیەکەی پێچەوانەکەی شاستە. دکتۆر شتێکەیە زۆر کاتگوێبیستیە بین ئەڵەن لە زیرەکیە کەسەکە بۆ نمونە تێک چووە یاخود ئەو مامەڵە ئاسایی کە ڕۆژانەی کا لە دەستی یاوەشتی وا هەیە دکتۆر؟ ئەوە سێرکە یعنی ئێمە حاڵەتێکمان هەیە بۆ نمونە سە زۆر باوە باسەکرێ پێڵەن ئۆتیزم شەبەنگی ئۆتیزم سپێکترم دیسۆردەر لە ناویانە هەندێک لەوانە لە بەشێک لە بەشەکانی زیرەکی مرۆڤە زۆر پێشکەوتون لە خەڵکی کە زۆر پێشکەوتوترن یعنی هەر نمونەیەک هەیە بۆ نمونە مەسەرەن یەکێکیان برد بە هەلیکۆپتەرێک بەسەر ڕۆما بڵێن فری بەسەر شاری ڕۆما لە ئیتالیا دوایی کە هاتەوە دابەزی لە تیارەکە توانی ڕسمێکی کاملی ئەو شوێنە بکە کە بەسەریا فریوە ئەوە لە توانای کەم کەسە هەیە ئەمە زۆر زیرەکە لەو بەشەی زیرەکی مێشک کە پێویستە بەڵام لە عینی وەختیشە ئۆتیزمی هەیە کەواتە هەندێک لەوانەی کە نەخۆش ئەکەون زیرەکیەکەیان زۆرە اینجا ئەوە معنای ئەوە نییە بەو زیرەکیە تووشی نەخۆشی بووە بەڵام ئەگەر تۆ کەسەکە زیرەک بوو و فشاری زۆر لێ بکەی لە بارودۆخێکا و لە ژینگەیەکا ژیا بوو کە خوڵقێنەرە بۆ توشبوون بە نەخۆشی لەو حاڵەتە تەبعاً نەخۆشەکەوێ زیرەکیەکەی دادی نادا یعنی ڕێگەی لێ ناگرێ بۆ ئەوەی نەخۆش نەکەوێت. دکتۆر وەڵام ئەو حاڵەتە دەگمەنانە چین ینی بۆ کەسێک ئاوە دەگمەنە لە زیرەکیە من ساڵێکیان بیرمە گەنجێکی خۆشەویست یەکەم جاری بوو بێتە شاری سلێمانی لە پێم وابێت لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هات ئێمە نازانم کام لە هاوڕێیانی کامێرەمانمە لەگەڵمانە بوو لە نێو ئۆتۆمبیلێک لە بەشی دواوەی ئۆتۆمبیلەکەش دانیشت نەک پێشەوە واتە لە بەشی ناوەڕاستی کورسی دواوە دانیشت هەندێک گەڕێکی بەڕاستی و گەڕەکانی وەکو سابوونکەران و مەڵکەنی جانجاڵە چەند جارێکش پێیان ڕەنگە ڕێگە وانە منیش بوون بوومتیایە بەڕاستی لە نێو ئۆتۆمبیلێکا دامان نیشان یەکەم جار دیاریمان کرد کە بەکوێە ئاڕۆین معنی هەڵەکەمان بۆ دیاری کرده بوو پێچ و پەنامان زۆر بۆ تێکرد ئاوا پێچکەرەوە بەلای ڕاست بەلای چەپ بینی دوای گەڕینەوە خاڵی سەرەتا و چاویمان بەستەوە یعنی بڕاکە دکتۆر دەمەترێمە بۆی بۆ فەرعی پێچ کاتەوەی بەلای ڕاست بەلای چەپ تا گیانمانێ ئەو خاڵی کە پێویستمان بوو ئەم جۆرە زیرەکیانە بۆچی کەسێک وایە یعنی ئەمە هەر لە بوونیەتەوە وایە یان هێزیەکەی لە نێو مێشکە کەسەکاتوانێ بەکاری بێنێ ئەو سێ جوانە شتێک هەیە پێڵێن مێمۆری واتە مێمۆری هەموو کەسێک زانێت هەموو کەس لە مۆبایلەکە مێمۆری هەیە چەند گێگای مێشکمان یادگەی مرۆڤ بازێک کەس یادگەکەی خوای گەورە و ئەوەنە بەهێزی کردووە اینجا لە ناو مێمۆریە ئەنواع هەیە یەکێک لەوانە پێڵێن سپاشیال مێمۆری سپاشیال لە سپیسەوە هاتووە ینی لە فەراغوشتەکانە خوای گەورە ئەو بەهرەیەی داوەتێ کە توانایی لەبەرکردنی شوێنەکانی زۆر بەقووەتە بۆیە ئەبینی لەبەریەکە ئەگەر چاویشی داخی ئەیزانێ پێچەوانەکەیشی ڕاستە خەڵکمان هەیە زیرەکە لە هەموو شتێکە ئێستا من کە قسەکەم ڕەنگە بازە کەس بڵێ بەخوا منی جوام ئەیبەی بۆ شوێنەکەی زۆر جوان پیشان ئەدەی کۆڵانەکە قتعەکە هەموو شتێک دوای مەسەرەن سێ ڕۆژی کە پێ بڵێ بڕۆرەوە بۆ فلان شوێن خۆی بە تەنیا نایدۆزێتەوە ناچێتەوە سەری چەندین جار زۆر بەمان وامان لێ هاتووە جارێک دوو جار بەڵام بەعزە کەس هەیە دایمە وایە خۆی ئەڵێ من کۆڵم لە دۆزینەوەی شوێنانە لەبەرەوە ئەویش یەکێکە لە تواناکانی مێشک کە خوای گەورە ئەیبەخشێ بە مرۆڤ بەڵام لە عینی وەختیشە بەڕاهێنان بەقوەترە بێ و بەهێزترە بێت. ئەرە دکتۆر لە ژنان و پیاوانە هیچ ڕێژەیەک هەیە کامیان لە کامیان زیرەکتر بن؟ مێشکی پیاو لە مێشکی ژن گەورەترە وەکو کێش وەکو بڵێن کێشانە بەڵام وەکو توانە وەکو یەکن بەڵام خوای گەورە هەنێک توانای بە ئافرەت داوە کە لە پیاوە کەمترە و هەنێک توانای بە پیاویش داوە کە لە ئافرەتە کەمترە یەکێک بەس یەکێک لەوانە ئەوێرم باسکەم ئاخاوتن قسەکردن
ژنان زیرەکترن لە قسەکردنا وەک لە تەرکیزیشان باشتر ویستم باستی ئەو بکەم دکتۆر ئێستا ئێوە لێرە قسە بکەن ڕەنگە بەتەنها خیاڵتان بەس لای قسەکانی یەکتر بێ بەس من لە گوێشمان قسە بکەم هەم خیاڵم لای ئەوانم خیاڵیشم لایە بەڵام ڕەنگاری و تەرکیز ئەو پێڵەن تەرکیز بڵێ ئەو پێڵەن تەرکیز ڕەنگە ژن زیاتر سەیتەرەی لەسەر تەرکیزەکە بێ وەک لە پیا بەڵام تشتی تریش فەرقی کەش هەیە بەڵام زیاتر عیلاقەی بە زیرەکیەوە نییە گینا بۆ زیرەکی وەکو یەکن بەداخەوە وتەیەکی زۆر هەڵە هەیە نامێ پیلم لە ناو خەڵکا باسەکرێت کە گوایە ئافرەت کەمتر توانای هەیە وەک لە پیا لە ناحیە زیرەکیەوە بەڵام هیچ فەرقیان نییە و هەردووکیان تەواوکەری یەکترین باشە دکتۆر ئەم سەردەمی تەکنۆلۆژیایە بابەتی زیرەکی گۆڕیوە جاران منداڵ خۆمان کە مناڵ بووین تەلمانەیەنا سیارەمان دروستە کرد جوزانم یاریەکانی مناڵی خۆمانمان ئیتر نازانم ئەویان بابی دەراتمان بڕیاربەنیا جەنابەت لەبەر هەژاری بوو پەنامانە بەردە ئەم بابەتانەیە لەبەر زیرەکیمان بوو دروستمان ئەکرد ئێستا مناڵ ئەمە بووە بە خەو خۆراکی بەڵام پرسیارەکەم ئەمەیە مناڵەکەمانە بینم بەڕاستی جۆرەها ئەپ بەکارێنێ ئەچێتەنێ ئۆپێکەوە سوچ و پێچ و پەنای هەندێک گەیم ئەکا بەڕاستی جێی سەرنج و تێڕامانە خۆش بەشێک نییە لە زیرەکی سیارەکی من ئەوە بێ بەشێک نییە لە زیرەکی بە هەمیشە باسی خراپیان بابەتەمان کردووە بەڵام بەشێکە لە زیرەکی ئەم سەردەمە تەکنۆلۆژیا طبعاً خۆی زیرەکیەکە هەر هەمان زیرەکیە وەختی خۆی طبعا من جیلی تۆ نیم بەڵام منیش هەر فریای ئەوە کەوتم بە تەلی نەرم سیارە دروستکەم و سوکانێکی بۆ دروستکەم و پاڵی پێوە بنێم بۆمان ما بۆ کۆلارەشمان دروستە کرد ئەمان فران بە ئاسمانە ئەوەش فریای کەوتم مەبەستم لە قسەکە چییە ئەو کاتە ئەوە بەردەست بوو لەبەرەوە زیرەکیەکە لەوا دەرەکەوت باشە حتا یاری هەڵماتێن و موشێن و شتانەشمانە کرد بۆیە منەوە پرسیارەک سە شەندێک بەراوردکە هەریەکری ئەڵەن مناڵی جاران زیرەکتر بۆ لێ نەخێر زیرەکیەکە هەمان زیرەکیە بەڵام وەسائلەکانی بەردەم مناڵەکان زیاترە من ئەوەش هەر ڤیددیۆیەکی لەسەرەکەم و بڵاوێکەمەوە لەم ڕۆژانە ئێستا جیل و جیل گۆڕاوە و ناوی هەیە جیلەکان ئێستا جەنەرێشن زی هەیە ئەوانەی کە لە ساڵی 1970 لەدایک بوون هەتا 2002 تێگەی جیلێکی تر هەیە پێڵەن جیلی ئەلفا جیلی زی ئەوانن کە سمارتفۆن و تابلت و مۆبایل و ئینتەرنێت و سۆشیال میدیا و ئەمانەیان هەیە بۆەوە گەورە بوون یعنی جاران من کە ئەمیست پەیوەندی لەگەڵێکی بکەم بە تەلەفۆنی نۆرمال ئەم کرد جیلەکەی تر ئەوەی کە ئێستا ئەوەی باسی ئەەکەم جیلی زی بە سۆشیال میدیا پەیوەندی ئەەکەن جیلێکی تازە پیا بۆ پێڵەن جەنەرێشن ئەلفا لە 2002 بەرەو خوارەوە بڵین لەدایک بوو ئەنە ئێستا 4-15 ساڵن ئەمانە جیلی زیرەکی دەستکردن کە زیاتر حتا ئیمانیان بە سمارتفۆنیش نەماوە ئیمانیان بە زیرەکی دەستکرد هەیە ئیمانیان بە دەنگ هەیە ئیمانیان بە شاشەی گەورە هەیە ئیمانیان بە بەکارهێنانی ئەم ئەپانە و ئەم شتانەی کە هەیە زیرەکیەکە هەمان زیرەکیە بەڵام ئەم شتانە لە بەردەستیانایە بۆیە ئەبینی تواناکانیان دەرەکەوێ لەبەر ئەگەر ئەم جیهازانە و ئەم تەکنۆلۆژیانە 70 ساڵ لەمەوە پێشیش هەبوایە هەر هەمان شت دروست زۆر باشە دکتۆر زۆر کادەوترێت بۆ نمونە ئەو بابەتانی کە پەیوەندی بە حسابات و بیرکاری و ئەم بابەتانەوە هەیە ئەڵێن ئەمە خۆراکێکی باشە بۆ مێشک واتە مێشکە جوڵێنی هەر لە ڕابردووشە سەرەتا کە ئەم مۆبایلانە هاتبوو زۆر کەم کەسە بوو کە ژمارەکانی سیف کردایە لە مۆبایلەکە هەمووی لە مێشکی خۆیان سیف کرده بوو لێە بەڵام ئێستا بە جۆرە لە جۆرەکان تەمەڵیەک دایگرتوین کەسمان تااقەتی ئەومان نییە کە ئەو چەند ژمارەیە لە بەرکەین ڕاستە خۆ سیڤەکەین لە مۆبایلەکانمانە دکتۆر ئەمە تا چۆن کاریگەری هەیە لە سەرەوەی کە ئێمە بە تەواوەتی ئیترکار بە ئەو بابەتانە نەکەین بە مێشکمان ئەم تەکنۆلۆژیانە شتی باشیان تیا هەیە و شتی خراپیشیان تیا هەیە یەکێک لەوانە ئەوەیە کە باسیەکەی با لەوە مهمتریشت پێ بڵێم من ئەیبینم مەسەلەن من لەخوا بە زیاد بێخوای گەورە و بەهرەیە پێداوم لە سپێلینگە لە زمانی ئینگلیزیە زۆر باشم کە شت ئەنووسم ینی بەدەگمەن هەڵەکەم لە سپێلینگە بەستە حەداتانەکەم جیلی ئێوە بتوانن وشەیەک بە کاملی بەبێ ئەوەی هەڵە بکەن لە سپێلینگە بۆ چونکە تۆ لاپتۆپەکە بۆ ڕاستەکاتەوە مۆبایلەکە بۆ ڕاستەکاتەوە بەس ئەوە معنای ئەوە نییە
نییە ئێوە بڵێ من لە ئێوە زیرەکترم من کاتی خۆی زروفەکە وای لێ کردم مەجبوری کردم شتەکان لەبەر بکەم مانیتیانە لێمە زیرەک زروفەکە وای لێ کردم لەبەری بکەم مەجبور بووم لەبەری بکەم چونکە نەبوو من هەڵە بکەم ئەی بە دکتۆرێکی قسایی دەرس بە تەلەباڵێتەوە هەڵە بکە لە سەر ئەو شتانە ئێستا لەبەرەوەی ئەم وەسائلانە دروست بووە مێشی تۆ لاواز بووە لەو ناحێەوە بەڵام لە عینی وەختیشە لە شتی ترا زیرەکی لە شتی ترا باشی لەبەرەوە ڕاستەکەی یەک شتی کەیش هەیە بەداخەوە ئێوە باسی هینتان کرد زیرەکی دەستکردان کرد پێشەوە من بێمە ژوور گوێم لێگرت بوون شتێک هەیە پێڵەن critical thinking بیرکردنەوەی ڕخنەگرانە یعنی ئەوە تقریبا خەریکە نامێنێ لە ئەو کەسانەی کە زیرەکی دەستکرد بەکارێنن چونکە هەموو شتێ حازر بەدەستەوە هاتۆتە بەردەستیانە ئیتر توانای بەکارهێنانی مێشکەکەت زۆر جار وەکو کاریکەتێر ئەڵێ بۆچی وای لێ ناکەی مێشکەکەت ئەوە چییە جاران کە تەلەفۆنمانە کرد شتێکمان والێ کرد تەلەفۆنەکەی گەرمەکرد اینجا قسەیە کرد یا کە ماستا و دروستەکەی ئەبێ شتێکی وای لێ بکەی اینجا مەقسەدی ئەوەیە مێشکەکە بەکاربێنە ئەگینا مێشکەکە هەر هەیە وەزیرەکیەکە هەر لەوێایە بەڵام ئەم شتانە چونکە هەموو حازر بەدەستن توانایی بیرکردنەوەی ڕخنەگرانە کەمە بێت پرسیارەکەی منیش هەر دوو پرسیارمە دوای یەکا کرد لەسەر بابەتی تەکنۆلۆژیا و مناڵکە ئەم بەکارێنێ ئێستا دەمی هەردێک باوکە بکەڕ وەڵێ مناڵی جاران لە مەکتەب زیرەکتر بوو وەکو لە ئێستا لە خوێندنگا با بڵێن ئەوە بە زمانە ئەوامێکە کرد بەڕاستی ئەم بابەتی زیرەکی دەستکرد و تەکنۆلۆژیایە ئاستی زیرەکی لە نێو بوارە ئەکادیمەکە نهێناوەتە خوارەوە کاتێک شتەکان فراهەمە بە خێرایشتی دەسەکە کاگاریان زیرەکیەکە هەر خۆیەتی هەر خۆکو خۆی وایە وەک جوڵانەکە بڵێن شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەم زیرەکیە چۆنە یعنی ڕاستە تۆ سەیری هەموو کەسێک وابزەم ئەوەی دیبە لە فەیسبووکە سوالەکان یا پرسیارەکانی بە کەلۆریەی شەشی سەرەتایی هینی بڵێن 6-7 ساڵ لەمەوە پێش کە بڵێن ئەدرا بە خوێنکار ئێستا شەشی با بڵێن 12 ئامادەیش بە دەگمە نەتوانێت وەڵامی ئەو پرسیارانە باتەوە بۆچی چونکە شێوازی وانەوتنەوەکە شێوازی دەرسوتنەوەکە شێوازی تاقیکردنەوەکان ئەو کاتەوا بوو ئێستا نەوەیەکی کەیە باشە ئەو کەسەی کە وەڵامی ئەو پرسیارانەی ئایەوە 7 ساڵ لەمەوە پێش چونکە ئەم تەکنەلۆژیا و شتەی نەدی بوو دەفەرموو ئیمتیحانی بکە لەوە ئەگەر بگەڕێیتەوە یعنی ئەم شتانەی کە ئێستا هەیە بیەی بەو خوێنکارانەی کە وەڵامی ئەو پرسیارانەی بە کەلۆریان ناوەتەوە بەخوا سەرسامە بن و دەستەوەسان ئەوەستن بۆچی چونکە لە بەردەستیانە نییە جا لەبەرەوە زیرەکیەکە هەمان زیرەکیە مناڵی جاران زیرەک بوون مناڵی ئێستش زیرەکن بەڵام ئەو ژینگەی کە تایەژی شێوازی وانەوتنەوە شێوازی فێربوون چونکە تەنها مەکتەب نییە یعنی بەعزە کەس هەیە مەکتەبی نەخوێندەوە من خەڵک ئەبینم یعنی ئەبینم سکرتێری دکتۆرێکە دا لێبردنەکەم دکتۆرەکان لێم ئاز نەبن ئەگەر ئایکیوی بۆ بکەی ئایکیۆکەی لە هی دکتۆرەکە زۆر زیاترە بەڵام ئیتر هەلی بۆ نەڕەخساوە ئەو بخوێنێەوە ببێ بە دکتۆر مەجبور بووە بە سکرتێری ئەو دکتۆرە لەبەرەوە یعنی ژینگە هەلەکانی ژیان ئەوانە هەموو دەورەبینن دکتۆر زۆر کەسەیەڵێ بۆ منە من پێشتر هەستەکەم زۆر زیرەک بووم مێشکم بۆ وەرگرتنی بابەتەکان زۆر باش بوو بەڵام ئەوە بە بارودۆخی ناخۆشا تێپەڕیم لە ژیانوە هەستەکەم ئێستا بە جۆرێک لە جۆرەکان مشکم فریز بووە لە شوێنێکا وەستاوە هەز ناکەم هیچ گۆڕانکاریکی بەسەرابێ اینجا پرسیارەکەی من ئەوەیە لایەنی دەرونی و تێپەڕبوونی بارودۆخی ناخۆش بەسەر کەسەکانە تا چەنە بێتەوە کارێک بۆ مرانی ئەو خەلایە باشانی کە لە مشکایە کە تایبەتە بە زیرەکی ئەوە دوو لایەنە لایەنێکی ئەگەر نەخۆشی بگرێ نەخۆشی لە مێشکا بگرێ مەسەن بازێک کەس هەیە پوکانەوەی مێشکی هەیە خۆی هەستی پێ ناکە وردە وردە توانەکانی ئەفۆن کەمە بێتەوە بەڵام پێوەی دیار نییە چونکە ئەوەنە زیرەکە ئەتوانێت قەرەبووی بکاتەوە بە شتی تری ژیانە ئیتر لی دەرناکەوێ هەتا تووشی مەسەن خوانەخواستە جەڵتەیەگە بێ یا تووشی هەوکردنی مێشکە بێ ئیتر هەموو خەرەبۆکانی نامێنێ ئیتر لی دەرەکەوێ ئەڵێن وەڵڵاهی ئەو کابرا هەتا ئەم شتەی عیبی نەبوو لە هەموو شتێکا تەواو بوو بەڵام ئێستا تەواو بڵێن بێتوانە بووە ئەمە لایەنێکە لایەنەکەی تری
بۆچی سائلم وەکوتم لە سەرەتا ئەپیجەنەتیکس ئیسپاتی کردووە کە زۆر جار بەعزێک لە خەلایەکانی مێشکی ئینسان شانەکانی مێشکی ئینسان کە بینیانە اتصال هەیە ئەو اتصالە طبعاً ئەبێ بە دروستبوونی بیرکردنەوە شتانە تازە ئەبێتەوە بە ژینگەی ئینسان یعنی تۆ ئەتوانی بە ڕەخساندنی ژینگەیەکی گونجاو و باش بۆ مرۆڤ یعنی بتوانی حتا تۆزێک قەرەبووی بکەیتەوە بەرامبەر بەوەیشە حاڵەتی دەرونیمان هەیە پێڵەن سودۆ دیمنشیا ئەو کەسانەی کە تووشی خەمۆکیە بن و بە تەمەنیشن بە حقیقت خۆی زیرەکیەکەی هەر هەمان شتە عیبی نییە بەس چونکە خۆی طبعاً خەمۆکی یعنی دابەزین من دائما ناوم ناوە وەکو چۆن پاتریەکی سیارە دائبەزێ ئیشی پەشتەکانی ناکە عینەن شت ئەو مێشکە هەر توانای هەیە بەڵام لەبەرەوەی دابەزیوە کار ناکە ئیشی خۆی ناکە کە عیلاجی ئەەکەی طبعاً دیمەنشیا یعنی خەڵەفاوی سودیۆ دیمەنشیا یعنی خەڵەفاوی درۆینە کە چارەسەری خەمۆکیەکەی ئەەکەی ئەبینی ئەم پیاوە کە جاران و مانزانی خەڵەفاوە وەکو جارانی لێتەوە و توانای بڵێن بەکارهێنانی مۆبایلەکەی وەکو جارانە توانای وانەوتنەوەی دروستە بێتەوە توانای بڵێن بەکارهێنانی توانەکانی خۆی لە دائیرەکانی حکومەتە لە شوێنانە وەکو جارانی لێتەوە لەبەرەوە ئەگەر نەخۆشی دەرونی بگرێ زیرەکیەکەی وا دەزانی کەم بۆ تۆ بەس خۆی وانە کە چارەسەر کرد چاگە بێتەوە بەڵام بعضێ جار لە ئەنجامی دووسێ جەڵتە لەسەریەک یا 4-5 جەڵتە لەسەریەک ئیتر وردەوردە ئەو توانە زیرەکیانە کەمە بێتەوە ئیتر مرۆڤەکە ئەبینی توانای کەمە بێتەوە بایەکشت هەیە زۆر گرنگە باسی بکەم بعضێ کەس هەیە ئەبینی تەمەنی ئەگاتە 95 ساڵیش نەخەڵەفاوە و نەتووشی شتێک بووە و قسەت بووەکە یان هێنە سەر تەلەڤیزیۆن باسی ژیانی خۆیت بووەکە باسی شتی تازەیشت بووەکە بۆچی چونکە ئەوەنە بەکاری هێناوە ئەو مێشکە ئەوەنە ئەو زیرەکیە و توانایی خۆی بەکارهێناوە کە درەنگتر خانەکانی وردە ئەپوکێنەوە بەڵام یەکێک بڵێم هەموو ژیانی شوان بووە یا هەموو ژیانی لە بیابانە بردوۆتە سەر و هیچی نەدیوە و تەکنۆلۆژیای نەدیوە و پەیوەندی لەگەڵ خەڵکانە بووە ئەوە زۆر زووتر تواناکانی ئەپوکێتەوە باش دکتۆرم دووخولەکەی کەماوە پێم خۆشە باسی خواردن بکەین بەڵێ خۆ مەسەرەن حاڵەتێ لای جەنابتان ئەڵە چۆن زیرەک بم پێڵی فلانەشت بخۆ ڤیتامینەکان بخۆ لای خۆمانڵە گوێز لەبەرەوەی ڕەنگە شکڵەکەی لە مێشکە چێ بۆ مێشک باسە ڕاستە قسە برا هەورامەکان ئەڵەن زۆر زیرەکەن لەبەرەوەی گوێزان زۆر لە تەمەنێکی مناڵە کولەکە و زیرە و ئەمانە زۆریان بەوانە بۆ زیرەکی هەر بەڕاستی خواردن چۆنە چ خواردنێک بڵێن بۆی زیرەک بین ئەمە بە عەرەبی پێڵێن مکەسەرات یعنی ئەوەی ئەشکێنرێ بەدانە ئشکێنی بڵێن بستە و گوێز و بام ئەمانە زۆر باشن چونکە ئەنواعی خۆراکەکانی تایە ئێستا عیلم ئەڵێ کاشۆ و بندق باش نییە ڕاستە ڕەنگە بەعزشتی چاکی تیاابێ بەڵام شتی خراپیشی تایە و کە مرۆڤ ڕەنگە تووشی کێشە بکە بەس خۆی بەگشتی یعنی خواردنێک کە دوور بێ لە فاسفودەکان خواردنێک کە لە کاتی خۆیان بخورێ خواردنێک کە سەوزەی زۆر تیاابێ خواردنێک کە میوەی تیاابێ خواردنێک کە بەڵانسی تیاابێت یعنی واتە لە بینی پێکهاتەکانە بەڵانس هەبێ ئەمە زۆر گرنگە بۆ گەشە بوونی مێشک و وەکوتم حتا ئەو کەسانەی کە لە ڕووی وراسیەوە توانایەکی سنوورداریان هەیە بەم جۆرە خواردنانە لەگەڵ ئەو ژینگەیە کە باسم کرد ژینگەیەکی وروژێنەری تیا هەبێ یارمەتی دەرە با ئەوە تاکید بکەمەوە فاسفودەکان زۆر خراپن جگەرە زۆر خراپە کوحول زۆر خراپە قاوەی زۆر خراپە بۆ ئەم نەوەشتان دکتۆر ئەی خەو ئەوە زۆر گرنگە بەداخەوە ئیستا خەڵک هەمووی خەوی گۆڕاوە خەڵک تا سەعات 34 بەیانی ناخەوێ ئیتر دوایی ڕۆژەکەیش هەمووی خەوتووە ئێوە نەبێت چونکە یەن لێرە ئیشەکەن مەجبورە بێ شەو تۆزێک زووتر بنون لە خەڵکیکە ئەم گۆڕانی نظامی خەوە زۆر خراپە
بۆ بڵێن زیرەکی وەکو خۆی ئەمێنێ ناگۆڕێ زیرەکی سابتە بەڵام تەسیر لە تواناکانت دەکا یعنی زوو ماندوو دەکا زوو شەکەت دەکا و مادەیەک هەیە خی گەورە هەمومانی بەخشیوە پێڵەن میلاتۆنین لە کاتی خەوە بە تاریکی دروسە بێ ئەو کەسانەی کە خەویان وایە خۆیان مەحروم کردووە لەو مادەیە تەمان ئێستا نەتیجەکەی دەرناکەوێت لەو جیلەی کە بەم شێوەیە خەوێت نەتیجەکەی دوایی ڕەنگە 20 ساڵی کە دەرکرێت دەست و چاوە خۆش بە دکتۆر گیانی شەڵات تەندروست سپاس سپاس ماندوومان کردی دکتۆر گیان. سپاس.